بۆیە کە تەمەن نزیکە بێتەوە ئەنجا خۆشەویستە بێ، شیرینە بێ. ها ئەو قومە چای کە لە ئەخیرا ئەیخۆیتەوە چەند بەتامە، ئەڵێ ئەمە بینەکەیەتی، ئەمە میسکەکەیەتی، ژیان ئاوای لێت. بۆیە ئادەم کە خوای گەورە دروستێ کات سەیری نەوەکانی خۆی ئەکا کە ئێمەشی تیاین. یەکێ لە نەوەکانی زۆر پرشنگدار و زۆر بەوزەیە و زۆر جوڵە حەروکە. ئەڵێ خوای ئەوە چێیە؟ ئەڵێ ئەوە داودی کورتە. ئەڵێ خوای ئەو تەمەنی چەنە؟ ئەڵێ 6 ساڵ. چەند؟ 6 ساڵ. ئەڵێ خوایە بۆی زیاکە. ئەیشە فەرمێ هەر ئەوەیە کە بۆم بڕیوەتەوە. 6 ئەجە زیاد و کەم ناکە مەگەڵ بە کۆمەڵی هۆکاری خۆی، ئیلا مەگەر لە تەمەنی خۆتی بیتێ. ئادەم 1000 ساڵ تەمەنی لەبەردەستایە. ئەڵێ خوایەوە چل بۆ ئەو دەسەگا بە گیفانی ئەڵێ خوایە 40 ساڵ بۆ داودی کوڕم بۆی کە بەسەد. ئادەم تەمەنێک گاتە 960 ساڵ. مەلەکل مێت یە بۆ ماڵی ئەڵێ هاتووی ڕۆحم بکێشیان هاتوویت. ئەڵێ نەخێر هاتووم ڕۆحە بکێشم. ئەڵێ 40 ساڵم ماوە. اینجا پێغەمبەری خوا فەرمێ ئادەم لەو کەسانە بوو کە ڕۆژمێری هەبوو ڕۆژانە حسێبێ کرد. ئەیزانی وتی 40 ساڵم ماوە، وتی 40 نەماوە تەواو بوو، وتی نە 1000 ساڵە خوای گەورە خۆی پێیوتم وعدی یاومەتێ 960 تا 40 ماوە زەرب تەقسیمەکەشی تەواو بوو. وتی ئاخر 40 بەخشی بە داودی کوڕی. داود تی نەمبەخشیوە. طبعا 960 ساڵ ئینسان چی لێبی دەمێنێ؟ وەنیە تۆ پاش 6 ڕۆژ بیری نامێنی، ئەوە نازانی چی خواردووە. وتیان قوربان تۆ لەو کاتەی کە سەیری نەوەکانی خۆ کرد 40 ساڵە بەخشی بە داودی کوڕێ، تی نەمبەخشیوە. تیان بەخشیتە، تی نەوبەخشیوە، تی بەخشیومە. والحاصل بوو بە دەمەقاڵە لەوانەیە. فەرمێ لەو کاتەوە لەسەر بەنی ئادەم واجب بووە هەر شتێکیان کرد، هەر ئیتفاقێکیان کرد بینووسنەوە لە بینی خۆیانە، چونکە وەنەسیە ئادەم وەنەسیە ذوڕیەته فجحد آدم وجحد ذريته. ئادەم بیری چوونەوەکەشی بیریان چوو. بۆیە لە هەموو گرێبەستێکا بێ بینووسین. بۆیە کە تەمەن نزیکە بێتەوە ئەنجا خۆشەویستە بێ، شیرینە بێ. ها ئەو قومە چای کە لە ئەخیرا ئەیخۆیتەوە چەند بەتامە، ئەڵێ ئەمە بینەکەیەتی، ئەمە میسکەکەیەتی، ژیان ئاوای لێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ يكبر ابن آدم ويكبر معه 2. إنسان تمني هلا بيري ودوشد لقل يا قورابي حب المال وطول العمر. حزي لباري وحزي لتمن دريجية. بويا بينيد جنج آماده خويا بكش بس قد بيرتان بيني وخوي بابا كشت بير هتاب مين ترسنوك بيه هر لك بره ما مستهر هر نمرد مايا ئەو ئەم کوڕ و کچەشم ژنم بۆ بێنانە بچینایەتە ماڵی خۆیان و دوای لە کاکتۆژیان بە قورئان مناڵیان وردە ئەوانیش خۆزگە هەر نامردم مناڵی ئەوانیش مەبینی و کرا ئیترەوە بە بیان و ڕایەکێشی حەزەکان نەمرێ. گەنج ئەوەی نییە، گەنجێکی سنگی نییە بە گولێ و خۆی شەهید دەکات هیچ کێشەیەکی نییە. لەبەرەوە ئینسان کە گەورە بێت خۆشەویستی بۆ چونکە زانێک کەمی لەبەردەسا ماوە زۆر لای خۆشەویستە.